ڕاوەکردنی قورئانی پیرۆز. شارەزایانی بواری ڕاوەکاری قورئانی پیرۆز ڕایان وایە بۆ تەفسیرکردنی قورئان و ئەو زارا و دەستەواژانی کە یاتەکانی پێکەێنن جگە لە شارەزایی لە چەند بوارێکی تایبەتدا کە پرۆسەی ڕاوەکردنەکە ساناکات پێویستە ڕاوەکار لە سەرەتاوە بزانێت کە دوو سەرچاوی سەرەکی هەیە بۆ تەفسیرکردن. یەکەم پێویستە بۆ ڕاوە و ماناکردنی قورئان و ڕوونکردنەوە و زاراوەکانی هەر پەنا بۆ قورئان خۆی ببرێت. ئەم ئاەت بۆ ئەو ئاەت و ئەم سوورەت بۆ ئەو سوورەت، چونکە قورئان وەک پرۆسێشی یەکگرتو خۆی تەواوەکات، واتە بە هێڵێکی پتەوی یەکگرتو بە یەکەوە بەستراوە و کەسی شارەزا کە چووە ناو ئاەتەکانەوە و زۆر بەسانایی ئەوەی بۆ دەرەکەوێت کە قورئان خۆی تەفسیرەکات و ئەگەر مفەسیر دەرکێکی بەهێزی هەبێت کەمتر پێویستی بە دەرەوەی قورئانە بێت. سەرچاوەی دووەمی ڕاوەی قورئان بریتیە لە ژیان و بەسەرهات و شێوازی مامەڵەکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ژیاندا هاوسەنگ بە قورئانی پیرۆز، چونکە پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم لە ژیانی خۆیدا هەوڵی داوە قورئانی پیرۆز لە بابەتێکی تیۆریۆ بکاتە شتێکی کردەیی، واتە قورئان لە ڕاوشت و ئاکاری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێتە ئاکاری ئینسانی و بە دنیایی ئەکرێت. زۆر گرنگە ڕاوەکار توانای قۆڵبوونەوەی لەم دووبارەدا هەبێت و بتوانێت لەگەڵ واقعی کۆمەلگا و ڕۆحی تاکەکانی هاوسەنگ بکات. بەو مانای ئەگەر قورئان وەکو مەتن بۆ تێکڕایی مرۆڤایەتی هاتبێت، ئەوە تەفسیر بتوانێت تایبەتمەندی بدات بە کۆمەلگاکەی خۆی. بەو مانای پشتی تایبەت لە قورئانی پیرۆز بە نسیبی ئەو کۆمەلگایە بکات. پرسیارەکە لێرەدایە: ئایا ئێمە وەک کورد خاوەنی ڕاوەکاری قورئانین بەمانە قوڵ و فراوانەکەی؟ ئایا تەفسیری کوردی توانیوێتی لە ڕۆحی کۆمەلگای ئێمە نزیک بکەوێتەوە؟ ئایا ڕاوەکارانی ئێمە چیان کردووە بەسەر چاوەی سەرەکی بۆ ڕاوەی تەفسیرەکەیان؟ تەفسیری قورئان بریتیە لە ماناکردن و ڕوونکردنەوەی مەبەستی قورئان کە خوای گەورە مەبەستی لەو ئاەتە چییە، لەو ئاەتانە چییە، بە ئەندازەی توانای بەشەر، یعنی ئینسانەکان چەندێک دەتوانن لێی تێبگەن بە پێی ئەوەی کەواوەکو تەبەن ئەم قورئانە بە زمانی عەرەبی هاتووە، بە پێی شارەزایان لە یاسا و ڕێساکانی زمانی عەرەبی و بە پێی ئەو مقدارە تەفسیر و ڕاوەی کە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم و هاوڵان و بە ڕیوایەتی صحیح هاتووە. دیارە پێغەمبەری خوا و هاوڵان صلی الله عليه وسلم بەشێک لە قورئانیان مانا کردووە، تەفسیر و ڕاوە کردووە. ئەو بەشەی کە مانا کراوە و لێکدانەوەی بۆ کراوە لەلایەن پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەلایەن سەحابە و ڕیوایەتەکەی ڕاست و دروست بێ، ئەوە بەشێکە لە تەفسیر. و بەشێکی کەی تەفسیر لە ناو قورئان خۆیەتی، وەکو بعض مفەسرین ئەفەرمون القورآن يفسر بعضه بعضا، هەندێ ئاەت هەیە لە شوێنەکە بە کورتی باس کراوە، لە شوێنێکدا تەوزیحی درراوە. هەندێ شتێ لە شوێنێکی قورئانە ینی بە کورتی باسێکی لێوە کراوە، لە شوێنێکدا تەفسیلەکەی هەیە، یا هەر قورئان خۆی لە جێگەی خۆیان جاریوە هەیە معنای کردووە. مەسا باسی الحاقە کە فەرمێ الحاقة ما الحاقة وما أدراك ما الحاقة، ینی ڕوونی ئەکاتەوە مەسا لە شوێنێکی. ئەوە تەفسیرە. مەبەستیش سوود و قازانجی تەفسیریش بۆ ئەوەیە ئەم قورئانە بۆ ئەوە هاتووەتە خوارەوە ببێتە یاسا و بەرنامەی ژیانی خەڵک جێبەجێ بکات لە ژیانی ڕۆژانەیە. جا ئەگەر بێت و خەڵکەکە لەم قورئانە تێنەگا و مانا و مەبەستەکەی بۆ ڕوون نەکرێتەوە، چۆن جێبەجێ بکە، چۆن کاری پێ بکات، چۆن تەطبیقی کا لە ژیانی ڕۆژانەیە. لەبەرەوە مەبەست لە تەفسیرکردنی قورئان ئەوەیە مەبەستی خوای گەورە لە قورئانە کە ئەم ئەخیر پەیامەیەتی ناردوێتی بۆ سەرزەوی ڕوون و ڕۆشن بکرێتەوە، بە جۆرێ لێی تێبگەن. ئەمە ژوا ئەخوازێ تەفسیری قورئان بۆ هەر گەل و میلەتێ بە زمانی خۆیان تەفسیر بکرێ. ئێستا میلەتی کورد ئەگەر تەفسیری قورئان بە کوردی نەکرێ، کابرایەکی ئاسایی کورد کە عەرەبی نازانێ لێی تێناگا، ئەگەر تەفسیرێکی عەرەبی شەبێ یا تەفسیرێکی ئینگلیزی هەبێ. بۆیە هەر میلەتێ پێویستە کات تەفسیری قورئان بە زمانەکەی خۆی بۆی تەفسیر بکرێ و خەڵکی شارەزا هەبێ، هەم لە عەرەبی تێبگا، هەم بتوانێ
تەفسیری قورئان و مانای قورئان بخاتە سەر زمانەکەی میلەتەکەی خۆی لەبەرەوە دیارە قورئانش کە مادەم خوا ویستوێتی دینێکی گشتی و جیهانی بێ ئەمە وا خوازێ قورئانەکە بۆ هەموو گەلێک بە پێی زمانی خۆیان بۆیان تەفسیر و مانا بکرێت. ڕاستیدا تەفسیر ڕوونکردنەوەی کەلامی خوایە بەتایبەت بۆ گەلانی کە عەرەبی زان نین. کارێکی پیرۆز هەر کەسێک پێهەستێ و مەبەستی بەدەستهێنانی ڕەزامەندی خوای گەورە بێت بۆ ئەم کەلامە شیرینەی ئەم خالقە عەزیمی کە ئەم کەونەی بەدیهێناوە زانین چیەڵە بە ئینسان چیەڵە بە ئێمە بە زمانی کوردی چیمان تێگەیەنێ خوای گەورە سوبحانە وتەعالا لەوێ چی بکەین چۆن بکەین ئەو چی دەسەکەوێت لە بەرامبەر ئەو فەرمانانەی ئەوە کە جێبەجێیەکەی ڕوونی کەینەوە کە خوای گەورە سوبحانە وتەعالا و ڕوونمان کردوێتەوە کەەوە نەخوایەکی بەلوف میهرەبانە لە بەرامبەری ئەوەی کە ئێمە عەبدایەتی ئەوەکەین هەر بۆ دنیاشمان قازانجا پاداشی زۆریشی بۆ ئامادە کردوین. لە لایەکی ترەوە ئەگەر بەگوێی نەکەین فەرمانبەرداری نەکەین هەم خۆمان زەرەر دەکەین لە کۆمەڵگەیە و هەم سزا و تۆڵەشی هەیە بەمەرجێ ئەگەر تەوبەیەکی ڕاستەقینە بەری نەگرێت. جا لە ڕاستیە تێگەیشتن لە قورئان بەهۆی تەفسیرەوە بێت. بزانین خوای گەورە بەتایبەتی هەر زوروفێک هەر زەمانێک ئەبێت تەطویرێک ببێت لە تەفسیرکردنیە چونکە معانیەکانی قورئان زۆر واسعن بۆ هەموو سەردەمەکان هاتوون بۆ هەموو زەمانەکان هاتوون بۆ هەموو میلەتان هاتوون بۆ هەموو ئاستەکان هاتوون ئەبێ ڕوون کرێتەوە بۆ خەڵکە کە ئەم قورئانە کتێبێکە کۆن نابێ تازەترین کتێبی ئاسمانیە تەورات و ئینجیل کۆنترن صحفی حەزەتی موسا و ئیبراهیم کۆنترن بەزەم تازەترینە هەرچەنە لە یەکسەر چاوە هاتوون بەڵام ئەمەیان شەریعەتەکەیشی بۆ هاتووە کە پیادە بکرێت کە کۆمەڵگەی ئینسانی بۆوە بەختەوەرە بێت. لە ڕاستیە تێگەشتن لە قورئان هەم دڵ و دەرونی ئینسان وەکو تاک ئاسووداکە چێژ لە عیبادەت و پەرستشەکان وەرەگرێت هەست دەکات ئەم خالیقە زۆر بەبەستێتی ئەم ئینسانی کە دروستکاری خۆیەتی ڕێک و پێک بێت ئازادیشی یاوەتێ و ئەزانێت چاچی ئەزانێت کە لاوازی ڕووی تێئەکات شەیطانیش بۆ وەسوەسەی خراپ کاریگەری هەیە لەسەری لەبەرەوە دەواازەی تەوبەشی بۆ هەڵا کردووە لە چەندەها ئاەتی قورئانە مژدە ئەدا بە عەبدەکانی کە ناوبێت دەبن کە بەردەوام تەوبە بکەن داوای لێخۆشبوونی لێ بکەن ئەو زاتێکە ئەو پەڕی لێخۆشبوونی لە بوردەی هەیە ئەگەر گوناهی عەبدەکان ئەوەنە زۆر بێ حتا بەری ئاسمان بگرێ خوای گەورە ئەگەر بە تەوبەیەکی ڕاستەقینە بە تەوبەیەکی چاو بە ئاسیرینەوە زۆر ئامادەیە کە بە تاوەتی لێخۆشبووی و چاوپۆشی بکات. تەفسیر لە چاوگی فەسرەوە هاتووە فەسر بۆ خۆی چاوگە بەڵام چاوگێکە وەرگیراوە لە چاوگێکی بنەڕەتی کە فەسر واتە ڕوونکردنەوە و کەشفکردن لەم معنە لوغەویەوە وەرگیراوە بۆ معنایەکی ئیستیلاحی واتە لێکدانەوە و ڕاوەکردنی ئاەتەکانی قورئانی پیرۆز لەسەر بنەماکانی یاساکانی زمان یاساکانی عورف یاساکانی فقه ئەو یاسایانەی کە زانستمەندانی جیهانی ئیسلامی لەسەر ڕێکەوتوون بە مەبەستی تێگەیشتنی مەرام و مەبەستی وحی ئیلاهی ئەمە ڕەنگە پێناسەیەک بێت کە گونجاو بێ چونکە تەفسیر هەر چۆنێک بێ پرۆسەیەکی ئینسانیە ئینسانەکان دێن تەفسیرەکەن ئەیانەوێ بزانن خوای پەروەردگار لە فڵان ئاەتا مەبەستی چییە لە فڵان وشەدا مەبەستی چییە بەڵام هەندێک تەفسیرمان هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوێتی بۆ ئاەتەکانی قورئان ڕوونکردنەوەیەکی زیاترە ئەو ڕوونکردنەوانە حسابی وحی و سروشی ئیلاهیان بۆ دەکرێت گرنگیەکەی لەوەدایە کە بەڵێ قورئان وەکو ئاەتەکانی محکەمن و لە ڕووی ئەداکردن و تەنانەت ماناکردنیەوە ئاسانیشە بەڵام ئاسانە بۆ ئەهلی عیلم یعنی ئەگەر ئالیەت و میکانیزمی پێویستمان نەبێ ناتوانین لە ئاەتەکانی قورئان تێبگین
وەکو وایە بڵێ کاکە خۆ یاساکان کتێبێ لە هەر عیلمیەکە لە پزیشکی ئاگەرێک ئینگلیزی بزانێ ئاياتوانێ بێ بە پزیشک نەخێر چونکە جگە لەو دەقانی کە لە کتێبە پزیشکیەکانە هەیە مجموعەیەک یاسا و ڕێسا و کاری عملی و تەمرین و ڕاهێنان و بارهێنان هەیە کە بێ و کەسە بیبینێ لە بەردەستی ئینسانانێکی متەخەسیس و پسپۆڕە ئەو ساعتوانێ هەڵسێ بە کاری پزیشکی لە هەمان کاتە بە هەمان شێوە ئاەتەکانی قورآن بڵێ بە زمانی عەرەبین بڵێ بە پێی یاساکانی زمانی عەرەبین بەڵ پێی ئوسلوب و ڕیتمی زمانی عەرەبی خوای پەروەردگار نردوێتێ خوارەوە بەڵام پێکەوە بەستنی ئاەتەکان و لێکدانەوەیان بە دیدگایەکی کولی بە شێوەیە کە ئاەتەکان لێک دانەبڕێن و مانا و کاکڵەی ماناکان بدا بەدەستەوە ئەوە کاری پسپۆڕانە کاری هەموو ئینسانێک نییە تفسير بمعنى لك دانوي هر مقصدي شارع حكيم كنصج قرآن يناو تقواره أقرون صبلين بسم الله الرحمن الرحيم النص كلا يشكل هذا كان سورة الحمد مفسرك ديوت يبقى شيء بسم الله الرحمن الرحيم يعني شيء تيجي شل مقصدي شارعي حكيم بكر استكاني زمان بو خلفيتي مجوي كهيا بو تاولي لك دانو كاني وشيك بزاروا بو مصطلحي كباول وكاتا أو كرستي بدسي مفسرك وهي ديوت بقى تنزيكترين معنا كشارعي حكيم ببستي بو أمام بيدو تفسير گرنجەکە لەوەدایە کە گوتاری خۆی گەورە و میهرەبان بۆ بەشەر هاتووە بەشەر دەبێت تێبگات لە مەقسەدی شارع چییە هەتاوکو کاری پێ بکات باوەڕی پێ بهێنێ ئیشی پێ بکات کاری پێ بکات لەبەرەوە یەکێک لە وەزیفە هەرە گرنگەکان کە فقی لەسەر بنیاتەن دێ ئەحکامی لەسەر بنیاتەن دێ سلوکیات و ڕزقۆتی لەسەر بنیاتەن دێ عقایدی لەسەر بنیاتەن دێ ئەو کتێبە فقی کۆنانی کە لە مودای 1000 ساڵ لەمە بەراتاوکو ئێستاکە نووساون لەسەر دقێک تەفسیری دقی مفەسیرێک هاتوۆتەکایەوە بۆیە من پێم وایە وەزیفەی مفەسیر وەزیفەی یەکەمی لێکدانەوەی قورئانە وەزیفەی یەکەمی شیتەڵکردنی مانەکانی قورئانە کە لەسەر ئەساسی ئەوە جارێکی دیکە قورئان دەبێتە بەشێک لە ژیانی عەمەلی و ژیانی هەرسوکەوتی ڕۆژانەی تاکو و کۆمەلگای مسلمان تەفسیر واتە ڕوونکردنەوە و بەیانکردنی کەلامی خوای گەورە کە زانایانی تەفسیر پێڵن ئەشرەف العلوم پیرۆزترین و گەورەترین زانستەکانە چونکە خوای گەورە کاتێک قورئانی ناردووە قورئان ئیجماع لەسەر ئەوەیە کە مجمەلە و پێویستی بە بەیان و تەفسیل و ڕوونکردنەوە هەیە و بە تایبەتی قورئان تەنها بۆ عەرەبەکان نییە گەلانی هەموو گەلانی مسلمان غەیر عەرەبیش قورئان وەرئەگرنەوە ئەبێ لە قورئان تێبگەن و لە قورئان حاڵی بن و ئێمە بە پێی قورئان و بە پێی حەدیثە صحیحەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دینداری ئەکەین ئەگەر مسلمانێک لە قورئان حاڵی نەبێ و تێنەگا و نەزانێ کوامێ ئەمرەکانی قورئان و کوامێ ئەو شتانی کە قورئان نەهی لێ کردووە ڕەنگە نەتوانێت لە دینداریەکی ڕاست و ڕێک بکە بۆیە پێویستە هەموو کاتێک کە تەفسیری قورئان بکرێت و ئەو کەسانش کە تەفسیری قورئانەکەن ئەبێ ئەهلی تەفسیر من و شەرت و مەرجەکانی تەفسیرکردن مفەسیریان تێدا بێ و نابێ کوونە ژێر هەوا و ئارەزوەکانی خۆشیان ئەبێ بێلایانە بە پێی بێلایەنانە بە پێی زەوابط بە پێی پرەنسیپەکانی تەفسیرکردنی تەفسیری دقی شەرعیان دقی پیرۆز کە دقەکانی حەدیثەکانی ئاەتەکانی قورئانی پیرۆزە ئەبێ بە پێی ئەو پرەنسیپانە تەفسیری بکەن و ئەبێ زۆر بێلایەنانەش تەفسیری بکەن نابێ هەندێک خەڵکمان هەیە بە پێی مەذهبی مەصلحی خۆی بە پێی مەذهبی فقهی خۆی بە پێی مەذهبی فکری خۆی تەفسیری ئەکا یەکێک لە شەرت و مەرجەکانی مفەسیر ئەوەیە بێلایەن بێت و زمانی عەرەبی چۆن تەفسیر ئەکرێ واتای ئەو دقە ئەو جملەیە چۆن ئەبێ بۆ شێوەیە تەفسیری بکە و یەکێکە لە عیلمە هەرە پیرۆزەکانی علومە شەرعی و ئیسلامیەکان تەفسیر بریتێ لە ڕوونکردنەوەی مەبەستی خوا لە قورئان بە پێی توانای بەشەر معنای وایە خودی قورئانەکە لەو بەشەیە پێوتێت تەفسیر کە قورئان خۆی هەندێکی تەفسیرەکە ئێستا مەسا تەفسیری ئیبن کەثیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێکە لە مفەسیرین قورئان زۆرتر تەفسیر بە مەئثورە یعنی پێشا قورئان بە قورئان معناکە قورئان بە حەدیثی پێغەمبەر معناکە پاشان قورئان بە بۆچوون و تەفسیری سەحابە معناکە دەی ئەمە لە بەشێکیانە تەفسیری قورئان خۆی تەفسیری خۆیەکە بەڵام ئەمە هەموو قورئان تەفسیر نەکراوە بەم جۆرە بەشێک لە ئاەتەکانی قورئان بەم جۆرە لەناو خۆدی قورئانە معنا کرابێ لەبەرەوە بەشەکەی تریەتە سەرەوە کەواکو ئینسانەکان بیکەن ئینسانەکان هەر لە پێغەمبەرەوە ئەیگرێتەوە صلی الله علیه و سلم تا سەحابە تا عولەما و زانایانی ئیسلامە بەڵام دیارە عولەمایانش کۆمەڵێک مەرج و شەرت و پێوەریان هەیە بۆ تەفسیر وانی هەر کەسی هەڵسێ و تەفسیر بکا بە کەیفی خۆی یعنی بێ و کابرا لە علومی قورئان شارەزا بێ لە زمانی عەرەبی شارەزا بێ بە بەلاغەیەوە بە نەحویەوە بە سەرفیوە هەتا لە ئوسوڵی فیق شارەزا بێ ئەم یاسا و ڕێسانەی کەواوکو
تێگەشتنی زمانی عەربی و قورآنەکەی پێزانێ ئەمووی هەمووی زائیدەنەوە ئەم ئینسانە خۆی مەوهیبە و توانایەکی هەبێ لە ماناکردنی قورآنە لەو یاسا و ڕێسایانە دەرنەچی ئەو مەرجانەکە واکو زانایان بۆ مفەسیریان داناوە ئەنجا ئەمە توانی تەفسیری قورآن بکە وانە کەسێ مەسا زمانی عەربی ئەزانێ بۆ نمونە بە تەنها شارەزایی لە قورآن نییە ئەمە بۆی نییە تەفسیری قورآن بکە مەسا قورآن عەلاقەی بە قیرائاتەوە هەیە عەلاقەی بە جۆری خوێندنەوە هەیە عەلاقەی بە مەکی و مەدەنیوە هەیە یعنی تۆ کاتی ئاەتێک تەفسیرەکەی لە سوورەتێکی مەکیە هاتوو دوای ئەو بابەتە لە سوورەتێکی مەدەنیا بە جۆرێکی کە هاتووە ئەوە مفەسیرە ئاگای لە مەکی و مەدەنی و پێش و دوای ئاەتەکان و نازڵبوونیان هەیە ئەزانێ ئەبێ سەبەب نزول بزانی هۆی هاتنە خوارەوەی ئاەتەکان جاری وای هۆی هاتنە خوارەوەی ئاەتێک معناکە گۆڕانی گەورە بەسەرا دێنێ ئەگەر ئاگات لێ بێ و ئەگەر ئاگات دێنێ بێ بێت شێوەیەکی کە معنایەکەی ئەوە ڕووی داوە لە زمانی مەسا سەحابە یەکێک لە ینی خەلیفەکان جوابێک بۆ ئیبن عەباسە نێرێ ئەڵێ هەر کەسێ ئەگەر شتێکی پێخۆش بێ خوا عەزابی باوە هەمومان عەزاب بدرێن ئەوشڵ جا تۆ چی دەو لەو ئاەتتدا ئەو ئاەتە لە خەڵکی تری ئەهلی کتابەوە نەهاتوتە خوارەوە لە خزمەت پێغەمبەرا کاتێ شتێکیان شاردەوە وایان نیشاندا چاکیان لەگەڵ پێغەمبەرا کردووە خوای گەورە بۆ پێغەمبەر ڕوون کردو کە ئەمانە وای نیشاندەن چاکیان کردو کەچی خوای گەورە کەشفی نەوایە و نێتە خراپەکەیانەکە ئەمە بە موسڵمان نیە ئەم ئاەتە عەلاقەی بە موسڵمانەوە نییە سێرەکەی سەبەب نزولەکە لەوێ ڕۆشنی کردەوە ئەم ئاەتە مانایەکی هەیە مەبەسە بە خەڵکێکی ئەهلی کتابە و هاتوون جۆرە فێڵێکیان کردو و وایان نیشانداوەکەواکو و دڵسۆز و ڕازگۆن لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە ناکرێتەوە ئەم ئاەتە ببڕی بەسەر موسڵمانێکە ئەڵبەت تەفسیر بە معنای تەرجمەنیە تەرجمەنی لەبەرەوە تەفسیرە بێت تەفسیلی بیتێ حتا قورآن خۆی تەفاسیری عەربیش زۆرە ڕوونکردنەوەی زیاترە بۆ دەقە قورئانیەکان چونکە دەقا قورئانیەکان معانی زۆر هەڵەگرن هەروەکو تیشم بۆ هەموو سەردەمەکان بۆ هەموو ئاستەکان هاتووە بەتابەتی لەم سەردەمە ئەجازی علمی پێیا بوو کە ئەوە دەری ئەخات کە ئەم قورئانە فعلا کەلامی خالقم کەونەیە بەم هەموو ئەسراری زانیوە و ئەزانێت ئێستا ئینسان بۆ هەموو محاوەلەی ئەتوانێت پسپۆڕی وەرگرە جوسیاتێکی زۆر چووکە مەسەڵەن ئەو کەسانەی پزیشکی توانێت پسپۆڕی لە یەکێک لە نەخۆشیەکانی چاوە لە یەکێک لە نەخۆشیەکانی گوێیە جارێ مەسەلەی ئەعساب و مێشک سەران سوڕماوە تەعەجوبەکەن ئەمە سرارە ئەمە هەمووی قورئان ئاماژەی بۆ ئەکات ئاماژە بۆ ئەکات کە خالیقی ئەم کەونە بە وردەکاریەکانی ئاگادارە مسقالە زەڕێکی لە ئاسمان و لە زەوی لێون نابێ لێی پەنهان نییە بە هیچ شێوەیەک لە هیچ کاتێکە لەبەرەوە ئەم قورئانە بەو شێوەیە پێویستی بە ڕوونکردنەوەی بەردەوامیش ڕوونکردنەوەی بەشەری بەتایبەتی ئەوانەی کە بە دڵسۆزانە بەبەستیانە ئەم قورئانە بگێنن بە خەڵک بیکەنە مای هیدایەتی خەڵک خۆی قورئان هیدایەتە بۆ هیدایەت و بەرچاوڕوونی و ئاڕاستەکردنی ئینسان هاتووە ئەوانە پێویستیان بەوەی کە بەردەوام لە ڕوانگەی علم و زانستەوە لە ڕوانگەی پێداویستیەکان کە بەردەوام نێوە بنەوە تەفسیری بکەن و ڕوونی بکەنەوە بۆ خەڵکە طبعاً تەفسیر پرۆسەیەکی ئینسانیە کارێکە ئینسانەکانێکە بەڵام بە ئەندازەی نزیکبوونی لە مەرام و مەقسەدی قورئان ئەو تەفسیرە شەفافیەت و جوانی و پیرۆزی دەستەکەوێت تەماشاکەی لە ناو مفەسیرینە ئەوانەیان کە زاناتر و داناتر و خواناستر و نزیکترن لە خوای پەروەردگار بۆن و بەرامەی تەفسیرەکانیان شیرینتر و سازگارترە بە ڕۆحی مرۆڤ بۆیە ئینسانیە بەڵام هەرچەنە و ئینسانە نزیکتر بێ لە خودا بۆن و بەرامەی تەفسیرەکەی قودسیتر و پیرۆزتر ئەبێ يعني بتأكيد ئێمە ناتوانین بڵین هیچ بە هیچ شێوازە هیچ مفەسیرێک و هیچ کەسێک ناتوانێت ئیدعای ئەو بکات کە تەفسیرەکەی ئەو تەفسیرێکی ئیلاهیە هەرچی دەوترێت لەسەر دەقەکانی ئیلاهی دەقەکە خۆی دەقێکی ئیلاهیە دەقێکی مقدسە معلومە بەڵام هەموو تێگەشتەکانی ئێمە لە تەفسیرەوە بیگرە هەتاکو فقه و هەتاکو تێگەشتن لە حەدیث و هەتاکو ئەو شتەی کە دەگوترێ لە مەنزومەیەکە کە دەبێتە ناوی مەنزومەی کولتوری ئیسلامی و سەقافی ئیسلامیە کە تەفسیریش بەشێکەوە لەبەرەوە هیچ مفەسیرێک بە قەتعی ناتوانێت ئیدعای ئەو بکات کە قسەکانی ئەو قسەی خوددان بەڵکو قسەکانی ئەو قسێکی بەشەریە بە مانایکی دیکە بەشەر هەڵدەسێ بە لێکدانەوەی مانەکانی قورئان مەرج نییە بڕاوپڕ پێکاوێتی بەڵام مەرجە کە ئەو تەفسیرە ئەو لێکدانەوەی لێکدانەوەی سەحیح بێ
بەکەرەستە و بە ئالیات و بە شێوازەکانی قسەکردن لەگەڵ دقێکا منزومەیەکی دقا چۆن دەبێت ئەو تەفسیرەکە ئەو مفەسیرەکە هەڵەسێ بە و کاری خۆی دەبێت بەم شێوازە هەڵپێستێ وەگەرنا ئیدعاکردن بەوەی کەوا مفەسیرێک پێی وابێکەوە ڕاستی پێکا و غیری ئەم تەفسیرە هیچ تەفسیرێکی کامانەی حقیقەت هەڵناگرێت بە هەڵەیەکی گەورەی کردو بە هەڵەیەکی گەورەدا چووە بۆیە منەوە دەزانم دەتوانم بڵێم کە هەموو لێکدانەوەکان بە قورئان لێکدانەوەی بەشەرین لە لێکدانەوەی بەشەری تێک ناپەڕن و هیچی مقدس نییە ڕێز لە گیراوە حرمەت و قەدری هەیە دەکرێت کۆمەڵێک لە خەڵک باوەڕی پێبێنێ حیزبێک باوەڕی پێبێنێ کۆمەلگایەک باوەڕی پێبێنێ قۆناغی لە قۆناغەکانی مێژوو چەندێک لە چەندەکانی مێژوو باوەڕی پێبێنێ بەڵام ناتوانین بڵین ئەوە دەقی مقدس ئیلاهیە تفسير قرآن دقيقاني قرآن بيروز مقدس وكلامي خواي جورن بلام كاتيك بشر تفسير قرآنك أبي بجهدي بشري أبي ببرهمي عقلي بشري أما قرآن نية واتاي قرآن وتفسير كدني بشر أبو قرآن وهيج قدسيته بيروزية كتيانية بلين ديني أو حقي مطلقة شنكم بدري جاي تاريخ إسلامي وهزار وشهر صوصي حوصالة قرآن ده بزيوا لسردمي الصحابة تفسير كرا ولا سردمي تابعين كرا ودواتر كرا ولا سردمي مذاهب فقهية كان كرا ولا سردمي نيوش شاكراوة هموي جواز همو أم تفسيرنا جوازي هي تناند ليك كاتا كتفسير القرآن كراوة رنگ دوم مفسري جوري وكو قرطبي شوكاني ليك سد ما بون بلام دو تفسيري جوازة أما بلغية كببي تواناي بشر ببي عقلي بشر ببي مستواي زانستي أو مفسري كتفسيري كردوا يعني ببي أو جينجا كوملايت وديني كأم مفسري تيا جاو تفسير كان جوازيان هيا ما دام تفسير كان جوازيان هيا همو تفسير كان كبشر كردوتي بادر جاي زانستي أو مفسرة زور برزج بي وزور جورج بي كجلوان إمام الطبري كبيوتري باوكي هم مفسرين ناتواني بلاي تفسيري تبري حقي مطلقة أجر تفسيري تبري حقي مطلق بيت رباك دعاء وكاس تفسيري نكر داعية جهدي بشرية تناند مذاهب فقهية كانوا اجتهاد فقهية كان شمعنا مقدسين اجتهاداتي بشر ذكري روجي كتر اجتهادي بكريتو أو أصوب تربية وراس تربية ونزك تربية لدقة كان القرآن والسنة هوا قورآن بۆ ئەوەیە لە ژیانی خەڵکە شێوەیەکی جێبەجێکردن و عملی ببینێ ئەوەتە کە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پرسیاری لێکەن دەربارەی ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کانە خولوق القورآن یعنی پێغەمبەری خوا ئەخلاقی قورآن بوو یعنی چی واتە هەرچی ئەخلاقی جوان لە قورآنە هاتووە داوای جێبەجێکردنێکە پێغەمبەر تایەتی هەرچی ئەخلاقی ناپەسەند و ناڕێک کە قورآن قەدەغەیەکە و نەهیلێکە پێغەمبەر بە دوورە لێی واتە پێغەمبەر بە شێوەیەکی عملی قورآنی لە ژیانی خۆیان کردووەتە بەرجەستە کردووە لەبەرەوە ئەسڵەن قورآن بۆ هاتووە لە ژیانە بە عەمەلی بکرێ ژیان هەموو چمکەکانی ژیان بگرێتەوە بۆ نەهاتووە لە تاقێکا و کوشتێکی پیرۆز دانرێ لەسەر بێستانی هەڵواسرێ مەسلا بۆ نەخۆشێک بەسەر نەخۆشێکە لای نەخۆشەکە دانرێ بۆ شفای بخوێنێتەوە بەڵێ ئەو ئیسفادانەشی هەبێ بەڵام کاری سەرەکی قورآن بۆیە ژیانی خەڵکەکان لە دنیا ڕێکخا ژیانی دنیایان خۆش و ڕێک و پێک بێ لە قیامەت و دوڕۆژشا سەرکەوتوو بن حەزی شەکەم یەک شتێکی جوانم لەسەر تەفسیر خوێندەوە لە شوێنەکە باسێکم ئەوش ئەوەیە زانایەکە فەرمی ئەزانن تەفسیر وەکو چی وایە نمونەیەک دێنێت و تەفسیری قورآن کە تەفسیر بکرێ یا قورآن تەفسیر نەکرێ جیاوازەکەیان چەند زۆرە ئەفەرمی ئەم قورآنە تەفسیر وەکو ئەوە وایە بیلا تەشبیه پاشایەکی گەورە نامەیەک بنووسێ بۆ خەڵکی شارێ لەو شارانەی کە لە ژێر حکومڕەوی ئەودان قەڵەمڕەوی و حکومداری ئەودان نامەکە لە شەوێکی تاریکا بێ ئەم نامەکە لە شەوێکی تاریکایە ئەگەر دەریشی بێنن ناخوێنرێتەوە بۆیان چۆن چرایەک بێنن لۆکزێک چرایەک بێنن دایگرسێنن ڕووناکی کاتە و نامەکە بخوێن و تەفسیریش ئاوایە زۆر جار ئەم قورئانە ئەگەر معنا و مەبەسەکانی ڕوون نەکرێتەوە بۆ خەڵکی خەڵک نازانێ خوا چی ئەوێ لە خەڵک وەکو ئەم چرا ئەم تەفسیرەیە کەواوکە و ڕوو نەکرێتەوە بۆ خەڵکی و خەڵک مەبەسەکە و داواکاریەکانی خوای گەورە تێئەگا ئەزانێ خوای گەورە چی لە مرۆڤەکانەوێت چی لێ داوا کردوون چی لێ قەدەغە کردوون بەڵام ئەگەر بێت ئەم تەفسیر و ماناکردنی قورئانە نەبێ بەڕاستی خەڵک نازانێت چی بکە بۆ هێسێرەکەی حتا فەیلسوفەکان ڕایان جیاوازە ئینسان ئیشی چیە لەم دنیا ئینسان بۆچی هاتوو ئینسان چی بەسەر دێ دە قورئان ئەم هەموو پرسیارە گرنگ و بە ئەهمیەتانە وەڵام هاتەوە بە سادەترین شێوە ئینسان خوا دروستی کردووە بۆ عەبدایەتی و ئاوەدانکردنەوە ئەم زەوی هاتووە دوادریش کۆتایی ژیانی دێ ژیانێکی تر دەست پێکە لەوێ خەڵکەکە چاک پاداش بە چاک ئەدرێتەوە خراپیش سزا لەسەر خراپەکە ئەدرێ ئەم سێ پرسیارە کە هەموو فەیلسوف و بیرمەندەکانی مەشغوڵ کردووە قورئان زۆر بە ڕوونی بە ڕاشکاوی جوابی ئەداتەوە و
ئیسراحەت بە مێشک و دەروون و عەقڵی خەڵکیشەکە. بەڵێ لە ڕاستیە تەفسیر بۆ ئەوەیە ئەنی حەقیبان بەستی تەفسیرەوە بێت کە ئەم قورئانە بکرێتە واقعێکی عەمەلی سەرەتا لە فەردا و هوتاک ئەنجا لە کۆمەڵگەیە و حتا دەوڵەتیش حەقیبە هەڵقوڵاوی ئەو کۆمەڵگەیە بێت کە کۆمەڵێکی باشیان شارەزای ئەم قورئانە بوون و لێی تێگەیشتووە. بە عەمەلیکردنی ئەم قورئانە خوای گەورە زۆر مەبەستێتی. کردارێک دژی گفتار بێ خوای گەورە زۆر ڕقیلێتی. یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون. قول مخالفی فعل بێت خوای گەورە هەڕەشاکە. كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. يعني مقت أو فريق خواي قولي شتيب كانوا تجيب لبروا بعملي كردني مطابقي قول وفعل زور ما بسته خواي قولي زور ما بستتي كيما ناخمان لقل روالت مانا وكو يكبه ازدواجيات نبي لشخصيات مانا لما لو كسايتي شي تورا عصبي شيء طبع بين لدريشوا كسيشي آرام ولسرخو يا بپێچەوانەوە لە دەرەوە تەسەڕوفاتی ناشرین بنوێنی گوناهی گەورە بکەی لەبەر چاوی خەڵک بەڵام لە ماڵە شێوازێکی تر بی. ئەم ئزدیواجیەتە خۆی گەورە قوبوڵی نییە. ئەمە شێوازێکە لە شێوازی ڕێیاکاری. لەبەرەوە ئیسلام ئەیەوێت ئەم قورئان ئەیەوێت ئەم ئینسانە مەسیرێک بگرێتە بەرەو لای خوا هەمیشە ئەحساسی ئەو بکە کامێرەی شاراوەی لەسەر ئەنی فعلا خواهي يقول سبحانه وتعالى دو كراما كاتبين يعلمون ما تفعلون داناوا بوشي بويكوا تصويري أمك كردوي أمك تسجيلي أقوالي أمك چونك يومئذ يصدر الناس أشتاتا ليروا أعمالهم ليروا ديار بيان ونياني بالنوى ديار تصوير كلاوة بجهاز زور متطور لبيك إصلاحي وإنسان بيبي بردوه أما إنسان بيبي بردوه بەهۆی ئەو بەشە علموزانستەی کە خوای گەورە پێبەخشیوە بەهۆی ئەو مادانەی کە توانای ئیلتیقاتی سەوت و سوورەیان هەیە ئاخر ئەو مادانە ئەگەر خوای گەورە توانای وەرگرتنی سەوت و سووری پێ نەبەخشی نایە چی ئەیتوانی بیکە ئەم ئینسان خۆی علم و زانستی خۆی هەموو بەخششی خوایە زایدەن ئەو مادانەش کە پێی پێ بردو جابێ ئەو فریشتانە چ دەستگایشیان پێبێ بۆ تەسجیلی سەوت و سووری ئێمە حتا ناخی ئێمەش تەسجیلەکات جاری وای ئینسان تەسەڕوفێک کردەوەیکی جوانە نوێنێ بەس ناخی مەبەستێکی تریە خوای گەورە ئاگادارە یعلم السر وأخفى ئەمانە ئەم حەقایقانە خوای گەورە زۆر مەبەستێتی لە توێی دەها ئاەتە کە ئینسان ئەم حیسەی بۆ دروست ببێ بۆ عەمەلیکردنی قورئان ئەبێت حاڵەتێک لە دینداری لە تەقوا لە ناخە هەبێت ومەبەستمان لە هەموو کردەوەیەک ڕەزامەندی خوای گەورە بێ سوبحانه وتعالى ئیتر لە نەژ و تاعاتەوە بیکرێ بۆ سەدەقات بۆ مەرحەماکردنی کەسێک بە بازار ئاڕۆی بەبەستت چییە تەماشاکردن خوای گەورە پێمان فەرمێ یعلم خائنة الأعین وما تخفی الصدور چاوێک بە خیانەت سەیرەکە من و تۆ لەوانە هەستی پێ نەکەین خوای گەورە ئیزانێت بەڵکو ناخی ئینسان وما تخفی الصدور چی شاراوەتەوە لەم دڵ و دەروونەیە خوای گەورە پێزانێت لەبەرەوە بە عەمەلیکردنی ئەم قورئانە زۆر پێویستە بەتایبەتی من زۆر جار بە گەنجەکان ئەڵێم بەڕێزینە وام بە گەنجێتی غەڕامە بن بەخوا چەند ساڵێکی کۆمەتان لێ بە سەحەت غەڕامە بن کتو پڕ نەخۆشی پیا بێ لە ئینسان بە تەمەن غەڕامە بن کتو پڕ باڵانسی حەیاتی ئێمە بەرەو سفرە چێ شەحن بەرەو تەواوبوونە چێ کاتێک گەزانی کۆتاییت لەبەرەوە ئەم دەرفەتە دەرفەتێکی زێڕینە ژیانی دنیا زێڕینە با بەهەشتی پێ بکڕی ئەویش بەوەی کەوا بە عەمەلی تەمسیلی ئەم دینە بکەین بە عەمەلی ببینە نمونەیەکی جوان لەم کۆمەڵگەیە ئەگەر گوڵ نین با دڕک نەبین بە هەوڵێن بەردەوام گوڵ بین چیمان لە چیسە چێ بەخوا خۆت زۆر ئاسوودابی هەر وەکو جایزەیەکی پێشەکی مقدمەیەکی ئیلاهی وایە بۆ ئینسان ئینسان چاکاکە خۆی مرتاح دڵی خۆشە بێ هەر لە دنیا با داشتینە بڕاوەش لە قیامەتە ژیانی ئەو دیوی مردنە کە قورئان پێماوە ئەگەر ئێمە لەم چەند ڕۆژەی حەیاتە بتوانین بە عەمەلی ئەو خوای گەورەی لە خۆمان ڕازی بکەین ئەوەی تر لەو دیوە باشتێکی بۆ ڕازێنێنیتەوە نەمردنی تایە
نە پیری تایە نە نەخۆشی تایە نە کێشە و مشکیلاتی تایە نە هەژاری تایە نەزانینی تایە هەمووشت بەدڵی تۆ بۆ هەمیشە و هەتاتایی خۆی لە ڕاستیە قورئان بۆ جێبەجێکردنە لە ژیانی ئێستای مرۆڤەکانە بۆیە هیچ نەقسێک نییە بۆ قورئان ئەگەر کەسێک بێت تەفسیری کاتێی بگا بە پێی زانستەکانی سەردەمی خۆی بە دیدگایەکی دنیایی سەیری قورئان بکە و کاتێک کە کاری پێەکەیت و عەمەلی پێەکەیت و ئەیکەی بە ڕەفتاری ڕۆژانەت دیسانە و کاتەش هەربێ بە کارێکی دنیایی یعنی ئەم دنیاە شتێکی وا بێزراو نییە وەکو هەندێک کەس پێناسەیەکەن دنیا کاتێک خەتەرە کە خۆی بێ بە هەدەف بێ بە ئامانج ئەگینا ئەگەر ئەم قورئانە ببێ بە بەرنامەی کاری ژیانی دنیاییمان ئەوە ڕاستمان دەکاتەوە ئەخلاقمان جوان دەکا بیر و هزرمان پاراو دەکا بینین و ئەندێشەمان زاخاو دەدا لە ئەنجامیشە دنیامان بۆ خۆشەکە و لە ئامانجیشە ئاخیرەتمان بۆ بەهرەوەر و پیرۆز و خاوەن فەردەکە کە باسی عملیکردنی قورئانەکەین ئەم قورئانە خوای پەروەردگار وا ناردوێتی لە تاکێکەوە تا خێزانێک لە خێزانێکەوە تا شارێک تا کۆمەلگایەک تا وڵاتێک و تا کۆمەلگای مرۆڤایەت توان کاری پێ بکەن بە پێی توانای خۆیان ڕێگوەکو ئاو ئەو ئاوەی کە لە زەویدایە هەر تاکێک بە ئەندازەی توانا و پێداویستیەکانی خۆی لی بەهرەمەند دەبێ هەر خێزانێک بە ئەندازەی توانا و پێداویستی خۆی هەر کۆمەڵگایەک بە ئەندازەی توانا و پێداویستی خۆی ئەو ئاوە کە تێکەڵی جەستەی مرۆڤە بێ چۆن ئەو جەستەیە پێی ئەبوژێتەوە و درێژە بە ژیانەدا قورئانیش کە تێکەڵی گیانی مرۆڤەکانە بێ و تێکەڵی گیانی خێزانەکانە بێ و تێکەڵی گیانی مرۆڤایەتی دەبێ بەو ئەندازەی تێکەڵبوونە ڕەنگەداتەوە لە سلووکی مرۆڤەکانە ڕەنگەداتەوە لە سلووکی خێزانەکانە ڕەنگەداتەوە لە سلووکی تاکەکانە بۆیە وەکو چۆن ئاو وەجعلنا من الماء كل شيء حي لە عالەمی مادیاتە ئاو پێداویستیە بۆ هەموو جۆرە ژیانێک بە هەمان شێوە لە عالەمی معنەویات و ئەخلاق و ڕەفتار و لایەنی دەرونی ئینسانیشە ئاەتەکانی قورئان ڕۆڵی ئاو دەبینن بۆ بوژانەوە و درێژە پێدانی ژیانی معنەوی و ڕوحانی بەبێ قورئان نە معنەویەت نە معریفە و عیرفانی ئیسلامی گەشە ناکا و برە و پەیدا ناکە بۆی هەموو موسڵمانێک پێویستە بەو ڕوانگەیەوە لە قورئان بڕوانێ و بەو ڕوانگەیەوە خەریکی تەفسیر و لێکدانەوەی ئاەتەکانی قورئان بێ و نزیک ببێتەوە لە ئەهلی زیکر ئەوانەی کە ئەهلی تەفسیرن ئەوانەی کە شارەزان و ئەوانەی کە ئەهلی عیلم شاهدی بۆ زانایی و دانایی و خواناسیان دەدەن بەتەکید قورئانی پیرۆز دەقێکە هاتووە بۆ ڕێخستنی دنیا هاتووە یەکەم بۆ ڕێخستنی مرۆڤەکان لەگەڵ یەکتری هاتووە بۆ ڕێخستنی مرۆڤەکان لەگەڵ خودای خۆیان هاتووە بۆ تەنزیمکردنی حاڵەتی بەشەر لەگەڵ خودی خۆی و ناخی خۆی داهاتووە بە هەرسی ئاراستەکەیە بە هەرسی ئاسۆکەدا مرۆڤ پەیوەندی خۆی دروستەکاتەوە جارێکی دیکە سروشتی ڕێخستنەوەی و پەیوەندی بۆ هەر سیاستەکە دەبێت لە دنیادا بێت کەواتە ساحە و گۆڕەپانی جێبەجێکردنی دقێکی ئیلاهی لەسەر زەویدا و لە دنیادایە بۆیە بیرکردنەوە لە ئاخرەتیش هەر لەبێت لە دنیادا بێ بەرنامەدانان بۆ ئاخرەتیش دەبێت لە ڕێی کێڵگەکانی دنیاوە بێ لەبەرەوە من دەزانم بە هەموو مانایەک دەبێت دنیایەک هەبێ چاکە و خراپی تێدا بێت دنیایەک هەبێ سەوز و زەردی تێدا بێت دنیایەک هەبێ هەموو ڕنگەکانی دنیای تێدا بێت دنیایەک هەبێ ئاوێزە بێ بۆی ئەم دنیا ئاوێزەیە هەموو ڕنگەکان لە خۆ بگرێ هەموو شێوازەکان لە خۆ بگرێ پیری و جوانی و گەنجی و ژن و پیا لە خۆ بگرێ بۆی بەفعلی تۆ بتوانیت لە ئەم ئاوێزەیەدا لە ئەم چەلگە دنیاەدا ڕاوە و شیتەڵی مانەکانی قورئان بکەیت بۆی بەفعلی ساحەی ڕاستەقینەی لێکدانەوەی قورئان دنیایە نەک ئاخرەت ئەوەی کە لە هەرێمی کوردستانە من دەیبینم بە تەفسیرەکان ڕێز و حورمەتی زۆرم بۆ ئەم مامۆستا بەڕێزانەی کە شیتەڵی مانەکانی قورئانیان کردووە بە تایبەتی ئەوانەی کە دەق و دەق کەلیماتەکان وەردەگێڕن سەر زمانی کوردی و هەندێکی دیکەشان پشتە بەسن بە تەرجمەکردنی هەندێک لە مفەسەرەکانی دیکە ئێمە بەمە بۆ معنای مفەسیرێکمان جگە لە مامۆستا بەڵام محەممەدی کۆیی کاتی خۆی کە مەلای گەورەکە و تەفسیری نووسیوە و مامۆستا شەح محەممەدی خارج محاولەیەکی جدی هەبوو بۆ تەفسیرکردنی قورئان هەرچەند ئەویش متەئسیرە بە تەفسیرەکەی تەفسیری مەنارەوە تاوەکو ئێستاکە ئیتیجاهێکی تەفسیر لە ناو خوێندەوەرەکانی کوردانیە کە ئیتیجاهێک بێ مۆرشێکی کوردی عەقڵێتێکی کوردی کولتوریی کوردی بەسەریدا زاڵ بێ بە شێوازێک کە بتوانێت لەژێر ڕۆشنایی ئەو قۆناغی ئێستاکەی کووردا بتوانێت لێکدان و ڕاوەوە بۆ مانەکانی قورئان و بۆ دەقەکانی قورئان بکات
ئەوە کەوێتە سەر تاکی مسلمان ئەو مسلمانە تەفسیرە خوێنێتەوە قورئانە خوێنێتەوە چەندێک ڕنگدانەوەی هەیە لە ژیانی ڕۆژانەی ئەو کەسە قورئان پێمانە فەرمێ درۆمەکە قورئان پێمانە فەرمێ عەدل بە قورئان پێمانە فەرمێ نوێژ بکە قورئان پێمان ئەفەرمێ لەگەڵ دەوروبەرەکە تا ڕازگۆ بە چەندێک ڕنگدانەوەی هەیە لە ژیانی ئەو تاکی مسلمانە کە قورئانە خوێنێتەوە تەفسیری قورئانە خوێنێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پێغەمبەر و خوای گەورە قورئانی بۆ ئەو ناردووە ئەو بۆ ئێمە بەیان کردو بە ئێمە بە هەموو ئومەی ئیسلامی گەیانوە عایشە خوای گەورە لێی ڕازیەوە کە خێزانی پێغەمبەر فەرمێ کانە خولوقه القورئان ڕەوشی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەوشی ڕۆژانەی ڕنگدانەوەی قورئان بوو قورئان چۆنی پێ فەرموو بوو لە هەموو هەنگاوەکانی ژیانیە لە عیبادەتە لە خواپەرستیە لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە لەگەڵ خێزانەکانیە لەگەڵ مناڵەکانیە لەگەڵ هاوڵەکانیە ڕنگدانەوەی هەبوو لەسەر ژیان هەموو هەنگاوەکانی پێغەمبەر جێبەجێکردنی ئاەتەکانی قورئان بوو ئەمە دەکەوێت دەستە تاکی مسلمان من و تۆ کە تەفسیرە خوێنینەوە قورئانە خوێنینەوە چەندێک ڕنگدانەوەی هەیە لەسەر ژیانی ڕۆژانەمان لە هەموو ڕۆکانی ژیانمانەوە ئەمە ئەتوانین بڵێ ئەمە تەفسیرێکی عەمەلی ڕۆژانەی تاکی مسلمانە کە قورئان یان سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێبەجێ ئەکات.